برئيس بختيار احمد ريفبري گشتي رخصنا گش پیدا مدنیت هوليري ديال مدبا بختيار قال لك سبوست كوين في شفا ديال مدن زتر بحث في بروجي بكين ما بس تشاش في بروجي دست بكري انجي شني دست بكت بەڵێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی وەک لە راپۆرتەکەتانە هاتمە بەستی سەرەکی ئەم پرۆژەی ئێمە قوڵکردنەوەی پێکەوە ژیانە لە عێراقا کە بەداخەوە ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپدایە وتاری ڕق خۆمان نەزانین بەداخەوە لە نێوان پێکاتەکان بوونی هەیە بۆیە پێمان وایە گەنجان ئەتوانن لە هەموو پێکاتەکان خۆیان پێکەوە بن بۆ لە ماوەیەکدا بۆی ئەوەی دیراسە بکرێن چۆن ئەتوانن پێکەوە بژین لە هەمان کاتا ئێمە و ئامرازانیان فێر بکەین کە خۆیان بتوانن ببنە بەشێک لە پێکەوە ژیان بەداخەوە نەک تەنها دۆخی پێکاتەکە نیکە ئێستا ژماریان وردە لە عێراق بەرەو کەمیە ڕوا بەڵکو کەناڵێکی لێکتێگەیشتنیش لە نێوان پێکاتە گەورەکانی عێراقا وردە خەریکە کاڵە بێتەوە بەداخەوە بۆیە ئێمە پێمان وایە لەم پرۆژەیە ئەم گەنجانە لە قۆناغی یەکەمان لە کوردستان ڕاهێنانەکەن لە قۆناغی دووەمان لە فەڕەنسا ڕاهێنانەکەن بەڵام لە هەمان کاتە خۆشیان وەکو میتۆدێک بەکارهێنرێنەوە بۆ ئەوەی کە بزانین چه فۆرمێک گونجاوە لە عێراق بۆ پێکەوە ژیان چکە و فۆرمانی کە هەیە بەداخەوت لە ئێستاە نەیتوانیوە پێکەوە ژیانێکی چەسپا و ڕەسەن دابین بکە گەنجێت هەمی عێراق و کوردستانێت گەلن یانژی هەندێک هاتینە هەڵبژارتن هەندێک ناوچە هێشتا ئێمە کەسمان هەڵ نەبژاردووە ئەمڕۆ پرۆژەکەمان ئەعلان کردووە بەڵام بێگومان لە هەموو پارێزگاکانی عێراق ئێمە خەڵک هەڵدەبژێرین بە پێی جۆری ئەو پێوەرانی کە لە داهاتوە ڕاگەێنرێ پێویستەکە ئەو گەنجانە پێشتر بە جۆرێک لە جۆرەکان کاریان کردبێت چالاک بوو بێتن و ئامادە بن لە پرۆگرامەکەی ئێمەیە بەشدار بن وە لە دوای ئەوەی کە سیڤەکان تەواو کرا 6 گەنج هەڵە بژێرێ بەڵام وەکو باس کرا لە راپۆرتەکەشتا پێویستەکە یەکسانی جەندەری پێویستەکە هەموو پێکاتەکانی تیاابێ پێویستەکە ئامادە بن لە کوردستان ڕاهێنان بکەن لە پاشیشا ئێمە لە ماوەی ئەو هەفتەی کە ئەوان ڕاهێنانەکەن لە بە میتۆدێکی دیاریکراو ئێمە 20 کەسیان لێ هەڵەبژێرین و ئەم 20 کەسە ئەبنە نواتی ئەوەی کە قۆناغی دووەم تەواوکەن بەڵام لێرە کە لە فەڕەنسا باشدار بن چاوە تەڵەبیان خو ژبووی وافڕێکن یعنی باشدار بن پرۆژەیدا ئەوانەی کە بتوانن ئەبێ لە ڕێگەی ڕێکخراوەکانی خۆیانەوە بەشێکی لە 1970 لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئێمە تەڵەبەکانیان وەردەگرین و لە 120شی ئەتوانن لە گروپە خۆبەخشەکانەوە بێ یا لەو کەسانی کە خۆیان هیچ سەر بە هیچ گروپێکی خۆبەخشی نین بەڵام ئەکرێ بۆ لیژنەی ئامادەکاری ئەم پرۆژەیە کە لە داهاتووە هەم لە وێبسایتی BCF CDO ناوەندی توێژینەوەی فەڕەنسا بۆ عێراق ئەمانە هەمووی لە ئەعلان نەکرێت لە ڕێگەی ئەو لینکانەوە ئەتوانن گەنجان تەقدیم بکەن بۆ مەرجەی کە ئەو پێوەرانی ئێمە ڕایەگەینین ئەو پێوەرانیان تیابێت هێشتا پیڤەر نەهاتینە ڕەگەاندن ئێمە توانین هەڵبژێرین نەخێر ئێشتا لینکەکە لە ئایندەیەکی نزیکا دەنێرێ بۆ ئەو ڕێکخراوانەی کە پێویستەکە بەشداری بکەن لەم پلانە پرۆژەی چییە؟ پلانە پرۆژەی یعنی مەبەستە من کارێ پرۆژەی پێکڤژیۆنە ئەڤۆن گەنجۆ شێزگەنجۆ لە عێراقی دەرس و دروست دێ هەبن وانە دێ هەبن چاوەنیە پێکڤژیۆنێ چاوەنیە ڕەنگڤەدانە یان ژیان نزانم زێدەتر دێ چ بە پرۆژە؟ دوو میتۆد بەکارەهێنین ئێمە لە قۆناغەکانی یەکەم و دووەما میتۆدی یەکەمەوەیە کە بنیاتنانی توانە بۆ ئەو گەنجاناکەین لە ڕێگەی کۆرس لە ڕێگەی خۆیان گروپی چالاکیانە بێ لە هەمان کاتیشە ئەوان ئێمە چەند توێژەرێکە هێنین دیراسی ئەو 6 گەنجە ئەکەین کە چۆن بتوانن لە ماوەی ئەو دوو هەفتەیە هەم هەفتەیەک لە کوردستان هەم هەفتەیە لە فەڕەنسا خۆیان بگەڕێن بۆ فۆرمێک لە پێکەوە ژیان چونکە وەکوتم ئەو فۆرمانی کە ئێستا لە عێراقی بەداخەوانێ فۆرمێکی بە تەواوەتی سەرکەوتو نیە ئایا ئەم گەنجانە خۆیان نەتوانن فۆرمێک بدۆزنەوە بۆ پێکەوە ژیان چونکە نوێنەری هەموو پێکاتەکانی تیا لەسەر ئەو ئەساسی توێژینەوەی کە ئێمە ئەیکەین ڕاستپاردەمانە بێ بۆ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەو ڕاستپاردانە ئەبێتەوە بە بنەمایەک بۆ کاری داهاتوو CDO و BCF لە دوای قۆناغی یەکەم و دووەم ناوەستن بەڵکو ئەو گەنجانە جارێک کە بەکارهێنەوە لە پارێزگاکانی خۆیان بۆ ئەوەی چالاکی بکەن توێژینەوە بکەن و هەم بتوانن دەنگی پێکاتەکانیان بگێنن بە میدیاش العێراقی گشتی مەسەڵەن گەلێک پرسگرێک ئاڵۆزیێنەش برسێتیە بگرەش بێکاریە بگرەش بەتەڵێ بگرە یعنی حتا پرسگرێک ئاڵۆزیین سیاسیژی بدیتنەوە دانانا تشتێکی وسانێ پێکڤژیۆنەکە مکومیاتنەوە پێکاتە و لوونەتەوەیاندا دێ پرسگرێک و ئاڵۆزیێندنژی چارەسەر بن یانژی دوێ پرسگرێک و ئاڵۆزیێندن چارەسەر بن دوو فڕۆ پێکڤژیۆن هەبە
بێگومان کاریگەری هەیە بەڵام کاریگەریەکان ئێمە نابمان وەستێنێ کە نەتوانین پێکەوە بژین خراپتر ببێەوە دابڕانێکی قوڵتر بێتە کایوانێ ئێمە ئەمڕۆ لە کۆمپانیێڵی ئەمڕۆیە باسمان کرد کە بارودۆخی ئابووری بارودۆخی سیاسی هەندێک جار سۆشیال میدیا هەندێک جار میدیاش نەک هەر سۆشیال میدیای پیجەکان بەڵکو میدیای فەرمیش بەشێکن لە وتاری ڕق ئەوەی کە پێڵەن هەیت سپیچ لە نێوان پێکاتەکانە ئێمە ئەگەر مۆنیتەرینی هەندێک میدیامان کردبێ لە کاتی سەردانی پاپا بۆ هەرێمی کوردستان و وڵاتی عراق ئەبینینەوە کاتە چەندە وتاری ڕق بەکار هات بۆ بەرامبەر پێکاتەیەکی دیاریکراوە یاخود هەندێک پێشوەختە قەرارمان داوە هەندێک پێکاتە ناسناوێکمان بۆ دروست کردو ئێمە لێرەدا ئەمانەوێ بڵین کە ئەم پێکاتانە سەرڕای بارودۆخی ئابووری سەرڕای انقساماتی سیاسی بەڵام ئەتوانن لێکچوەکانی خۆیان بدۆزنەوانێ و لەم لێکچوانەی خۆیانەوە پرۆگرامێک بەرهەم بێنن بۆ پێکەوە ئەگەر عکسەکەشی بێ ئەگەر پێچەوانەکەشی بێ کە ئێمە نەتوانین ئەو پرۆگرامە هەبێ کەواتە پێویستە کاجارێکی کە بە نەخشەی عێراقا هەمووی بچینەوە و بڵین ئەم پێکەوە ژیانە قورسە بۆ ئەم سەرگرتنە پرۆژەی و ئەنجامێکی باشی پرۆژەی بەڕێز بەختیار ئەحمەد ڕێبەرەی گشتی ڕێکخستنە گەشە فێدرال مەدەنیات گەلک سپاس بوو دەمەیە گەلک سپاس بووە سپاس بۆ ئێوە و سپاس بۆم دەرفەتە هەر بژی